ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم لەڵقەیە بشەی پانۆراما پێتان گەشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر کێوماڵکردنی ئەو ناوچانەی کە گروپی تیرۆریستی داعش لێرە و لەوێ دەستیان کردوتەوە بە جموجوڵ و پەلاماردانی هەندێ گوند و دێهات و دێهاتنشین واروەها زەرەر و زیان لە دوای ئەو هێرشانی کە ئەنجامێدەن لەو ناوچانەکەوێتەوە. دوێنێ هێزەکانی ئاسایش دژە تیرۆر سوپای عراق هێزی پێشمەرگە کێوماڵێکی فراوانیان لە ناوچەکانی خورمات و تاوەکو کفری ئەنجامدا بۆی کە ئەو بنکە و حەشارگانی کای گروپی تیرۆریستی داعشە لەو ناوچانە لە ناویان برن. ئامانجی کێوماڵەکە تا چەند بەدی هاتووە تا چەند سەرکەوتوو بووە. سوپای عراق و هێزی پێشمەرگە و هێزەکانی دژە تیرۆر و هەروەها هێزەکانی ئاسایش و پۆلیس زەو ناوچێت تا چەند گرنگە هەماهەنگ بن بۆی کە گروپی تیرۆریستی داعش وەشانە نووسۆکانیان نەتوانن جارێکی دیکە زیندوو ببنەوە و سەر هەڵبدەنەوە. ئامانجی گروپی تیرۆریستی داعش بە دیاریکراوی لەو ناوچانە چێ و چێ هاوکاریان دەکا و چێ ڕێگایان نیشان دەدا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک مەردان چاوشین فەرماندەی میحوەری دوو هێزی پێشمەرگە کە بە سوپاسەوە لە کفریەوە لەگەڵمانە سڵاو دەبێت کاک مەردان چاوشین هەروەها برای بەڕێزمان کاگی وعەلی بەڕێوەبەری ئاسایشی کفری کە جەنابیشیان لە شاری کفریەوە لەگەڵ من سڵاوتان لێبێ خۆشحاڵین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانن. سەرەتاگەر لە کاک مەردان چاوشینەوە دەست پێ بکەین فەرماندەی میحوەری دوو هێزی پێشمەرگە لە کفری. کاک مەردان دیارە کێوماڵ و ئۆپراسیۆنێکی هێزی پێشمەرگی کوردستان بە هاوبەشی لەگەڵ سوپای عراق وەروەها بەشداری دژە تیرۆر وەروەها ئاسایش دەستی پێکرد. بەگشتیە مەوێ لەسەر ئەو ئۆپراسیۆنە قسە بکەیت تا چەند توانیوێتی ئۆپراسیۆنە ئامانجەکانی خۆی بەدی بێنێت لە خورمات و کفری. زۆر سپاس کاک هاوڕێ، زۆر سپاس بۆ هاوڕێیان لەوێ. دیارە سەرلەبانی ئەمڕۆ لە کاتژمێری 600 بە کاتژمێری سەربازی ئێمە لە چوار قۆڵەوە بەپێی ئەو پلان و نەخشەی کە دامان ڕشتە بوو پەلاماری ئەو ناوچایانەماندا هێزەکانی دژە تیرۆر لیوای 144 لیوای کاردانەوەی خێرای سوپای عێراق لیوای 52 سوپای عێراق هێزەکانی بەرگری و فیاکەوتن لە قۆڵی بڵین شۆراوە بۆ پەڵکانە لیوای 17 لە دەی مودەوە واتە گوندی ڕەشید هەر بۆ دەی پەڵکانە هێزەکانی ئاسایشی گەرمیان و ئاسایشی زینانە و دووز و کەلار و کفری و ئەمانە بە هەماهەنگی لەگەڵ یەکەی 180 و ئەمەوە هێزانەی تر لەگەڵ لیوای نۆ بۆ ناوچەی غەڕە و ناوچەی بڵێن دووڕاجی و ئەو ناوچانە کێوماڵێکی زۆر ورد و بە پلان و تۆکۆمان کرد. 100% پلانەکەمان جێبەجێ کرد لە مەیدان و بۆ جاری یەکەمە ینی مای دڵخۆشکردنە هەم سوپای عێراق دوای شانزەی 2021 کە ئەوان کاتی خۆی کۆمەڵێ جەنازایان لێوە بوو هاوکاریمانکردن بەڵام ئەمە یەکەم جارێکە ئۆپراسیۆنی هاوبەشەکەی ناوتە هێزەکانی سوپای عێراق هاتبوون لە باکووری ئەو ناوچەوە لەگەڵ هێزی پێشمەرگە و هێزەکانی پێشمەرگەش لە باشووری ئەو ناوچەیەوە کە کاتە سلێمانبەگ لێوە هاتوون بۆ یەکەم جارە لیوای 17 داخل ئەو ناوچەیە بێ کە دوای 2016 و ناوچانە پێشمەرگەی بۆ نەچووە. ئەمە سەرەتایەکی باشە من پێم وایە تێرەستانی داعش کاتی خۆی دەرەچەیەکیان نەبوو ئەو دەرەچەیەکە لە پشتی غەڕەوە ئەکاتە دێی مودە لەوێ کۆمەڵی هاوڵاتی عەرب کە کاتی خۆی ماڵ و حاڵیان بەجێهێشتووە لە سلێمانبەگ لەوێ گیرساونەتەوە. ئەوە ڕەنگە سەرچاوەیەک بێ لەگەڵ ئەو شوانکارانەی کە لەو دیوە ئەمان ئەمڕۆ پێشمەرگە ئەوەیشی لێسەندنەوە ئەو ئومێدەشی بڕین ئەو سەرچاوەشی وش کرد کێوماڵ و پشکنێکی وردی ناو گوندەکەش کرا بە هاوبەشی هێزی پێشمەرگە لیوای 17 و سوپای عێراق. من وەکوی کە بڵێم ئەمە ئیتر کۆتا ئۆپراسیۆنە ناتوانی لەبەرەوەی ئێمە ئەو ناوچەیە عمقی داعشمان تەس کردوێتەوە ناوچەکانیانمان وا کردووە کە ئیتر ئەوان نەتوان جوڵیان هەبێ و ئەو ئازادیان هەبێ بەڵام بوونیان هەرهێن بکەن بوونی پارتیزانی تۆ لە ناو شانەی نووسوو لە ناو شارەکانیش بۆی هەیە بێ بەڵام ئەو بوونە ئەمڕۆ بە شوێنەکانیان نابە و پەناگە و شوێنانەی کە پێشمەرگە پشکنی دەرەکەوێ داعش بەو هێزە نین ئەگەر هات بێتنەوە
بە ماتۆر ینی ئەگەر ڕەنگە لە ڕێگەی ئەو شوانکارانەی کە خۆیان مەبەستیان و سەرچاوی خۆیانە ڕەنگە ئاماژە بکەن بە شوانێکی کورد لەو ناوە نزیکە بێتەوە بە دوو ماتۆر بێن ئەمە ئەوە ناکا بڵێ هێزێکی داعش لەوەیە من پێم وایە داعش لەوێ ناتوانێت خۆی بگرێن ئەتوانێت ڕوبەڕووی هێزی پێشمەرگەی کوردستان بێتەوە بەڵام خۆشببختانە ئەمە ئەمڕۆ ئێمە ئەو دەرگایەمان کردەوە بۆ دەرگای کشمان لەوان داخست دەرگای هاوکاری هەماگیمان کردەوە هێزەکانی ئێمە لە دوی سوپای عێراقەوەواتە لەو ناوچانەی کە سوپای عێراقی تیا بڵاوە پێکراوە ئەتوانێت ئۆپراسیۆن بکە هەماهنگیەکە ئەمڕۆ ینی قۆناغێکی باش بەرەو پێشەوە چووە. بە هیوای بەردەوامی و ئەو هەمانگیەوە سەرکەوتن سوپاسم کاک مەردان دێمەوە خزمەت جەناب بۆ کۆمەڵە پرسیاری گرنگتر لە ڕووی سەربازیەوە هەروەها لە ڕووی ئەو هەمانگی فراوانی کە پێویستە بێ لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق لەو ناوچانە دەچمە لای کاگیوە عەلی بەڕێوەبەری ئاسایشی کفری کە ڕاستەوخۆ جەنابیشانە لە کفری لەگەڵمان کاگیوە ینی تا چەندە گرنگە پشتێنەیەکی ئەمنی پارێزراو هەبێت لەو ناوچانە ئەگەر ئەم پشتێنە ئەمنیە بکەوێتە بەر مەترسی پێ دوایە لە ڕابردوو داعش توانیوێتی ئەو پشتێنە ئەمنی کە بە دەوری کفری و هەروەها کە لە نێوان خوورمات و کفری وە ئەو ناوچانەی کە لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگەدا هەبوون تا ڕادەیەک لە ڕووی ئەمنیەوە فەرامۆشکراو بوون ئەتوانین بڵێن لە دوایم ئۆپراسیۆنانەوە ئێوە وەکو هێزەکانی ئاسایش پشت ئەستورن و ئەتوانن ینی ئاسایشی ئەو ناوچانە بەرقەرارکەن بەڵێ سەڵاوتان لەبێ سڵاو لە بینەرانی کورسات نیوز سپاس ئێمە وەکو لە ماوەی ڕابردوو ئاگاتان لێ بوو کە ئۆپراسیۆنەکان ئەنجام درا ئەو ئۆپراسیۆنانەی پێشووتر بووە هۆی ئەوەی ئەو پشتێنە ئەمنیە بێگومان پشتێنەیەکی ئەمنی ئەستور و پشت ئەستور بۆ کفری و بۆ دەوروبەری و بۆ گوندانە دروست بوو لە ڕاستیە لە ڕابردوو مەترسی گەورە بوو کە گەیشت بۆ ئەو ڕادەیە کە داعشەکان بە چەند کیلۆمەترێ لە کەمتر لە 7 کیلۆمەتر نزیک بوونەوە لە کفری و چەندین جار ساروغ و تۆپ وانیان ئاوشتە ناو کفری بەڵام دوای ئەو ئۆپراسیۆنانەی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و سوپای عێراق توانرا ئەو داعشانە و مەترسیەکانیان لەو ناوچانە دوور بکرێتەوە و دەست بەسەر ئەو مۆڵگانەیان بگیرێ دەست بەسەر ئەو شوێنانە بگیرێ کە ساڕۆخەکانیان تێ حەشاردا بوو و تێک شکێنران و لەو ناوچانە دوورکرانەوە ئەمە بووە هۆی ئەوەی کە ئێستا جێی متمانە و جێی دڵنیایی و جێی ئارامی و ئاسایشی ناوچەکەی و لە سنووری کفری و گوندەکانی دەوروبەر هەم لە ڕووی ئابووریشەوە توانراوە سوودی لێ ببینێ بۆ مەسائلی کشت و کاڵی کاگیوە ئەو بۆ نمونە ئەو ئۆپراسیۆنانە ڕاستە ئێوەکو ئاسایش بەشدار بوون تێدا بەڵام بەدەر لە ئۆپراسیۆن پلانی ئەمنی خۆتان بۆ پاراستنی زیاتری ئاسایشی خەڵک و ناوچەکە وەروەها دۆزینەوەی ئەو شانە نووسوانی وەکو کاک مەردان چاوشینیش ئاماژەی پێدا بەدەر لەوە ینی پێدەچێت داعشانی نووسوی هەبێت لە ناو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و ناوچە کێشە لە سەرەکان ئێوە هیچ سەرەداوێکتان هەیە لەو بارەیەوە توانیوتانە بە دووادا چوون بکەن بۆەوەی کە بزانن داعشە نێو شارەکان بە تایبەتی لە کفری واروار لە خوورمات و شانەی نووسوی هەیە یاخودنا ئێمە لە ماوەی ڕابردوو توانرا بە سپاسەوە لەگەڵ هێزەکانی ئۆپراسیۆنی ئاسایشی سلێمانی و بەڕێبەراتی ئاسایشی گەرمیان کە چەندین حاڵەت چەندین جار چەندین کەس و شانەی نووسوو لە ناو کفری و دەوروبەری بگیرێ و ڕوبەڕووی دادگا بکرێتەوە بەڵام لە ئێستاداوە ئێمە لە بەدواداچوون و چاوکراوە و بە پشتیوانی خەڵکی ناوچەکە بە وەشیاری خەڵک توانراوە تا ڕادەیەک ئێمە ئەو پشتێنە ئەمنیە و ئەو شانە نووسوانە ئەوەی کە بە دوواداچوونی بۆ بکەین و بەردەوام لە ڕاودوونانین بۆ ئەوەی کە بتوانین دڵنیایی بدەینە خەڵکی ناوچەکە و کۆمەڵانی خەڵکی کوردستان. خەڵکی ناوچەکە تا چەند هاوکارن لە ڕووی ینی بە دوواداچوون و هەروەها چاوکراون لە بەرامبەر هەر جموزوڵێکە هەبێت لەوێ هاوکارتانن لە ڕووی ئاسایش و ئەمنەوە؟ بەڵێ ئێمە زۆر سپاسی خەڵکی ناوچەکەکەین لە هەموو نەتەوەکان بە دڵنیاییەوە لێرە لەوێ هەر حاڵەتێک نەخوازرا و یان هەر حاڵەتێک ببینن دەست بەجێ پەیوەندیەکە نەتیمەکانمانەوە پەیوەندیەکە نەخۆمانەوە بۆ ئەوەی بتوانین بتوانرێ بە باشترین شێوەیان لە کاتی گونجاوە
کاری ئەمنی جێبەجێ بکرێت لەسەر و کەسانە. دەست خۆش کاگە هیوادێمە خزمەت جەنابەت کاگە مەردان چاوشین باست لە گرنگجی ئەم هەماهەنگیە کرد لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق و هەروەها بەشداری هێزەکانی ئاسایش و دژە تیرۆر و هەندێک هێزی دیکە بۆ پاراستنی ئاسایشی و ناوچەیە و بەڕێوەبردننی ئۆپراسیۆن و کێوماڵکردن لەو ناوچانەی کە تا ڕادەیەک بۆشایی ئەمنی هەبوو و کاتە لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان. باشە لە ڕابردوو هەندێک ژووری هاوبەش پێک هاتەبوو ئەو ژوورە هاوبەشە بوونی هەیە ئێستا لە محورەکەی جەنابەت ئەگەر هەیە ینی بۆ لە ڕابردوو ئەکتیڤ نەبوو ئێستا ئەتوانن زیاتر پەری پێ بدەن ئەو ژوورە هاوبەشە گەر هەبێت. بەڵێ ژووری هەماهەنگی هەیە ئەو ژوورە هەماهەنگیە لە مەتاری کەرکووک هەمانە و ئەمڕۆ هەر نوێنەری ژووری هەماهەنگی هات بۆ مەیدانیان سەردانی هێزی پێشمەرگەی کرد لەلایەن ئەمید خالدوانەوە و سوپای عێراقیش هەر ینی ئەم ئەفسەری ئێمەی لێ هەم ئەفسەری سوپای عێراقی لێەوە وەزارەتی پێشمەرگە خۆی ئەو ژوورە هاوبەشانە بە هەمانگی لەگەڵ وەزارەتی بەرگری عێراقا دروستیان کردووە لە خانەقین هەمانە لە کەرکووک هەمانە لە ناوچەکانی مەخموور و مۆسڵی ژووری هەماهەنگی هەیە و ژووری هەماهەنگی سەرەکیش لە بەغایە بارەگاکەی بەتەکید هەیە و بەڕاستی ئەوەی کە من ئەڵێم ئێمە ئەم هێزێکی هەمەجۆری هێزی هەرێمی کوردستان هێزێک بۆ ئەمڕۆک و یەک تیم چی دژە تیرۆر چی ئاسایش چی بەرگری و فریاکەوتن و پێشمەرگە هەموو بە یەک تیم و وەکو ئەوەی یەک هێزبن هیچ لەوە ناچون ئەم هێزانە مەسەرەن عمرەتی گیان هەبێ مەسەر فەرماندەی جیاوازیان هەبێ هەموو مەدانیان بە یەک پلان و بە یەک ئاراستەوە بە یەک هەڵوێستی جوان ئێمە بڵین هەڵسوکەوتی خۆبامان لەگەڵ ئۆپراسیۆنەکە کردووە دیارە لەگەڵ سوپای عێراقیش ئەمە سەرەتایەکی باشەوەکو باسم کرد تاوەکو ئێستا متمانە نەبووە دوای ئەو لە یەکدابڕانە لە 16 ئۆکتۆبەرەوە کە لێکەوتەکانی تاوەکو ئەم کاتانش کاریگەری هەیە من پێم وایە لێکەوتەکانی 16 ئۆکتۆبەر دروستکردنەوە و بە گۆڕهێنانەوەی تێروێستاین داعشە ئەگینا داعش ئەگو درز و دەلاقل لە بین ئێمە و سوپای عێراق شک نەبا ناتوانێت بەو شێوە نشونما بکە من پێم وایە ئێمە ئێستا بتوانین هێزەکانمان لە دوی دووزەوە لە دوی ناوچە کورسانەکانەوە بچێ بەرە و ناوچەی غەڕە و پەڵکانە و پەڵکانی سالم و تاوێرکەوە و دووڕاجی و قوڕی چای و بەلەگە بێتەوە و لە باکوورشەوە هێزەکان داخل بن تیرۆستاین داعش هیچ دەرەچەیەکیان نامێنێ و ناچارەکرێن بە چۆڵکردن ئەو ناوچە ناوچەیەکی نائیە ناوچەیەکی هەردۆڵکەیە ینی کاتی خۆشی پارتیزانەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کە حکوومەتی عێراقی ئەو سەردەمە زۆر باڵەدەست بوو لەو ناوچانە ئەیانتوانی ئۆخرە بگرنەوە لەبەرەوەی هیچ ئامێرێک دوای ئیش ناکە بەڵام بەداخەوە ینی ئەو نەبوونی ئەو هەمانگی ئێمە سوپای عێراق وای کردبوو ئەوان بۆ خۆیان بیکرد ناوچەیەکی خوانەوەکو مامۆسایواش ئاماژەی پێکرد ئەو کاتانەی داعش لە ئۆمربل پێشمەگەی شەی دەکرد لە بەنداوی باوەشاسوار پێشمەگەی شەی دەکرد لە نێوان سەرقڵا و کفری لە پشتەوە شەوانە کەمی دانا مەترسی خزبووە سەر شاری کفری و شاری سەرقڵا و شارۆچکەی زینانە ئەوانە بەڵام ئێستا خۆشببختانە دوای ئۆپراسسیۆنێک لە دوایەکانی کە لە 2021ەوە درێژەی هەیە تاوەکو ئەمڕۆ تیرۆستانی داعش نەک مەترسیان نەماوە ئێستا بوونیشیان بە دەگمەن لەو ناوچانە ئابیندێ و ئەوەشی کامەوێ بێڵێم لەم ماوانە دژەتیۆری خۆمان زۆر بەوردی و زۆر چالاکانەتر ئێستا لەو ناوچانە چالاکی ئەنوێنن و شتی زۆر باشیان کردووە و هەماهەنگن و مایەی دڵخۆشی هێزی پێشمەرگەیە وەکو باسم کرد ئێمە ینی یەک تیمین یەک ئاراستین یەک هێزین و بەو ئاراستە و بەو تواناشەوە ئەتوانین دڵنیایی بدەین خەڵکی کوردستان و ناوچە کورسانەکانی دەرەوەیدەم هیچ بڕیارێک هەیە بۆ دروستکردنی هێزێکی هاوبەش بۆی کە ینی هەماهنگ بن و زیاتر ئەنی لەکتێکیشن هەبێت لە نێوانیانە و ئەمەوەش پرسم ینی هیچ بۆشایشی ئەمنی ئێستا ماوە لەو ناوچەی کە پێشتر هەبوو جەنابەت ئاماژەت پێدا لە نێوان پێشمەرگە و سوپای عێراقیە کاک مەردان بەتاکید ئەمەی ئەمڕۆ کراوە سەرەتایەکی باشە بۆ ئەوەی ئێمە بەرەوە بچین ئەو بۆشایەنە نێڵین و ئەو متمانەیە دروست بێ ئەگەر سوپای عێراق پێویستی بە هێزی پێشمەرگە بێ لە ناوچەکانی سلێمانبەگ و حەفرێ و لقوم و
باشووری دووز هەر پێشمەگە بتوانێت هاوکاریان بکەم پێم وایە ئێستا عێراقیەکان زۆر لە بڵین لە کاتەکانی تر بە پەرۆشی ئەو هەمانگیەوەن و هێزی پێشمەگەشت بە پەرۆشی هەمانگیەوەی لەبەرەوە ئێمە ناوچە کوردستانیەکان ژمارەی کوردیانتیایە و ژمارەی هاوڵاتی تریانتیایە کە هاوڵاتیانە پێویستیان بە ئۆقرەی و ئارامی و ئاسایشە و هێزی پێشمەگەی کوردستان سیاقێک و سەلیقەیەکی باشیە بووە لە ڕابردوودا و ناوچانە ناوچەیەک بوونە بە خوێنی هەزاران پێشمەگەی کورد لەوێ ئازاد کراون و لە تیرروستانی داعش پارێزراون و من پێم وایە ئێسش بەبێ بوونی هێزی پێشمەرگە و بەبێ توانای هێزی پێشمەرگە سوپای عێراق لەو ئاستە نیە بتوانێت ئەو ناوچانم پارێزێ. باش کاک مەردان دەستخۆش کاک هیوا هێزەکانی ئاسایش بە تایبەتی لەو ناوچەیە کە ناوبەناو ئەوە بەشدارە بن لە ئۆپراسیۆنەکان و هەروەها کێوماڵکردنی ئەو ناوچانەی کە گروپی تیرۆریستی داعش و شانە نووسۆکانیان ینی سەر هەڵەدەنەوە زەرەرزیانێن لە هاوڵاتیانی مەدەنی و پێشمەرگە و سوپای عێراق هێزەکانی ئاسایش بە تایبەتی لە کفری تا چەند سنووری دەسەڵاتی ئەوانە کە ناوچەکانی خۆیان بپارێزن چکە هەندێک ناوچە وەکو لە ڕابردوو دەوترا ینی بە حکمەوەی کە ئاسایش نەیەتوانی بچێتە ئەو ناوچانەوە ینی خەڵکەکەی زۆر زەرمەندە بوون و زۆر جار هەنایانێنا بۆ هەرێمی کوردستان بەڵام نەئەتوان ڕابچن بە هەنایانەوە دەسەڵاتی سنووری ئەو فراوانەوە تا کوێ لەو ناوچانە. ئێمە لە ماوەی ڕابردووەک و پێشتریش باسمان کرد ئەو ئۆپراسیۆنانە ئەنجام درا سنووری دەسەڵاتی هێزەکانی ئاسایش هێزەکانی پێشمەرگە وەکو برای بەڕێزم کاک مەردان باسی کرد باسی لێەوە کرد کە ئەو هەماهەنگی و ئەو اتفاقیاتانەی کە دروست بۆ لەگەڵ حکوومەتی عێراق لەگەڵ سوپای عێراقا بۆ پاکردنەوەی داعش لەو سنوورانە ئەمە وای کردووە کە سنووری دەسەڵاتی هێزەکانی ئاسایش لە کفری بەرفراوان بێ و زیاترە چینە عمقی دەسەڵاتی ئەو شوێنانی کە داعشتیا باڵادەست بوو یان تونێل و شاخانەی لەوێ ئێمە لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لەگەڵ محوەری گەرمەسێرە بە محوەری قەرتەپە حەمرین بەردەوام لە کێوماڵکردن و ڕاودونانی هێزەکانی داعشین و سنووری دەسەڵاتمان زیادی کردووە و کۆمەڵانی خەڵکی کوردستان و کفریش بە تایبەتی و سنووری گەرمیانیش ئەو هینەی دەستکەوتووە و متمانەوە باوەڕە بەخۆبوونەی دەستکەوتووە کە ئێستا متمانیان بە هێزەکانی پێشمەرگە و ئاسایشەیە دەسەڵاتەکان زیاترە بۆ خوارەوەیە. سەبارەت بە ینی فرەنەتەوەی ناوچەکە و هەروەها بوونی ژمارەیەکی زۆر لە ینی خێزانی عەرەب لە سنووری دەسەڵاتی ئێوە ژوارەوەها لە کفری و لە خورماتۆ لە ناوچانەی دیکە ینی لە ناو شارەکان هیچ ترسێکەیە کاگیوە لەو خێزانە عەرەبانی کە نیشتەجێن ئەمانە هاوکار بن و هەمانگ بن لەگەڵ شانە نووسۆکانی داعش گروپە تیرۆریستیەکانی داعش هەر ڕێکخراوێکی دیکەی تیرۆریستی کە بیەوێ لەو ناوچانە پشێوی دروستکە بەڕاستی. لە ئێستادا هیچ مەترسیێکی ئەو تۆ نییە لەسەر ئەو چونکە وەکو ئاشکرا بووە بۆ هەمووی ڕوون بووەتەوە چی عەرەبە سونەکان یان کە منەتەوایەتەکانی تری وەکو تورکمان و ئەوانی تر کە لە ناوچەکەن هەمویان هەست بەواکەن کە داعش مەترسیێکی گەورەیە لەسەر چۆن لەسەر کورد و ئاسایش و پێشمەرگە و کۆمەڵانی خەڵکی کوردستان و ناوچەکە هەیە ئاوهاش مەترسی لەسەر ئەوانایە بۆیە ئەوان ئێستا ئەوان نیشکۆ بوونەتە هاوکارێکی باش لە هەندێک حاڵاتە کەم یا زۆر هەندێک جار لەو جۆرە کەسانە هەبێ کە هەمەهەنگ بنیان هاوکار بن لەگەڵ داعشە بەدواداچوون و زانیاریەکانی خەڵکیان زانیاریەکانی هێزەکانی ئاسایش و هەواڵگری ئەو کەسانە ڕوبەڕووی دادگاکرێنەوە بەر سزای تیرۆر و سزای دادگاکەون بۆیە خەڵک ئێستا بە هەمەهەنگن لەگەڵمان شێوەیەکی گشتی. دەست خۆش کاگە هیواجان دێم و خزمەت جەنابێت بۆ ئەندێ پرسی دیکە کاک مەردان چاوشین ینی پێشتر زۆر بازەواکرا کە بۆ نمونە داعش هەندێ بۆشایی ئەمنی دەخۆزێتەوە بۆەوەی کە پەلاماری سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان باوە زۆر جار دەوترا هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕووی چەک و کەلوپەل و پێداویستیەوە ینی پڕچەک نەکراوە یاخود کەلوپەلی باشی پێ نییە یاخود بۆ نمونە دووربینی شەوی پێ نییە حراری بۆی کە بتوانێ جوموجوڵ و کردە و هاتوچۆکانی چەکدارانی داعش بە ئاسانی ئاشکرا بکات.
ئێستا دوای ئەوەی کە هەمانجیتانێ لەگە سوپای عێراق و هەروەها لەگەڵ وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان پڕچەکن پێداویستی باشتان هەیە کەلوپەلی ئەوەتان هەیە کە بتوانن ئەم جۆرە ئۆپراسیۆن و چالاکیانی پێ ئەنجام بدەن بە بێترس و بەبێ ئەوەی کە بسڵەمنەوە لە هیچ شتێک؟ دڵنیا بە ینی هێزی پێشمەرگەی کوردستان چۆن ئێستا کەرتی تەندروستی کەرتی پەروەردە هەموو کەرتەکانی تر پێویستیان بە توانای تازە و ڕاهێنانی تازە و بڵێن تێزی پاراوتر و زانیاری زیاترن ناتوانم بڵێم ئەوەی کە هەمانە ئێستا لە چاوپار زۆر باشین هەموو لیوایەک کامیرەی حراری هەیە زۆربەیش لە پێشمەرگەکان هەیە خەڵک بۆی کڕیوە یان خۆی کڕێتی کامیرەی سەد فەنکەی هەیە کامیرەی سەد فەنگمان پێ نەگەوێت بەڵام کامیرەی حراریمان هەیە کە بە 2 کیلۆمەتر وەزارەتی پێشمەرگە دابینی کردووە زۆر بەباشی ئەتوانی شەو دوژمنی پێ ببینی و بڵێن ئینسان لە شتی تر جیاکەیتەوە ئەمە واکە بەڵام ئێمە ئەگەر بێن بەراوردی ئێمە لەگەڵ سوپای عێراق بکەین ئێمە توانای شەڕی ئەلکترۆنیمان نییە مەسەن ئێمە درۆنمان نییە ئێمە ئەو ئەجیزە بەهێزانەمان نییە بەڵام بۆیە ئێمە ئەگەر هێزی هەواییمان هەبێ بڵێن هێزی ئاسمانیمان هەبێ هەلیکۆپتەر و فڕۆکەی شەڕکەر و ئەوانە ڕەنگە ئێمە ئەحداسیاتی شوێنەکان وەرگین و بە بۆردومان و بە ساروخی زیرەک و ئەوانە دوژمان پێکین بەڵام بۆیە ئێمە زیاتر لە ڕێگەی ئەو میتۆدە کۆنەوە کە کێوماڵ و ئەوانەیە بۆی دوژمن نەیپەرژێ پیتاک و خۆراک و سوتەمەنی بۆ خۆی کۆکاتەوە لەو ناوە جوڵە بکە ئێمە بەمانە ئەتوانین قوڵایەکەیان تەسکەینەوە و تەنگەتایانکەین ئەو ناوچەیە چۆڵکەن بەڵام ئەمساڵ لە پار زۆر باشترین خۆشببختانە ئێستەمە 2 لیوای وەزارەتی پێشمەرگەمان لایە لیوای نۆ 15 سیارەی گولە نەبڕ واتە هەمەریان هەیە لیوای هەفدە هەر بە هەمان شێوە ئەمە دەستکەوتێکی گەورەیە کە هاوپەیمانیان بۆیان دابین کردووەوە یان لیوە هاوبەشەکانن ئەوانەکان لە ڕێخستنەوە لە بەڵێ لیوە هاوبەشەکان زۆر بەباشی ڕێکخراونەتەوە و مەشکیان پێکراوە و بە خەڵکی ئەکادیمیان بۆ دانراوە ئەتوانم بڵێم ئێمە لە شێواز و شێوەی جۆریە ئێستا توانای سەربازی و توانای شەڕکردن و عەقیدەی شەڕکردن ناو هێزەکانە باشتر بووە. باشە بەست لە هاوپەیمانان کرد کاگێ مەردان هاوپەیمانان لە ئێستەیە هیچ هاوکاریەکەکەن بۆ سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان هاوکاری ئەوە ناکە ینی چەک و ئەستیحەیان بنێ بۆ نمونە لە ڕووی بەکارهێنانی ینی ئاسمانەوە ینی فڕۆکە تا چەند ئەوان هاوکارن بۆ هێزی پێشمەرگە و سوپای عێراقی لە ئۆپراسیۆن و لە کێوماڵەکانە بە بەردەوامی ئەوان لە ڕووی هاوکاری ئاسمانیەوە بەردەوامن و لەگەڵ سوپای عێراق و لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستانیشە بەردەوامن ینی بەڵێ بەردەوام باشە مەسلەی هێزی پێشمەرگەی کوردستان ئێستا کە ئاماژەت بۆدا ئەو دوو لیوایە کە هێزی هاوبەشن لە ناوچەکە هەن هەروە سوپای عێراقیش هەیە لێوێ ئەگەر بۆ نمونە هەمانجی هەبێ لەگە سوپای عێراقا هێزی پێشمەرگەی کوردستان سنووری دەسەڵاتی لەو ناوچەیە تا چەنە کە بتوانێت بۆی بڕوات ینی بەبێ ئەوەی کە بگەڕێتەوە بۆ سوپای عێراق و وەزارەتی بەرگری عێراقیش کاکمەردان ئێمە ئێستا گە سوپای عێراق بەنیاز بێ مەسەلەن هەنگاوێک منێ بێ بۆ ناوچەکانی ئێمە ئەبێ ئەوان پرسوڕا ئەکەن و لە ڕێگەی هەمانگیەوە داخلە بن تەنانەت ئەگەر دوو سیارەشیان بڕوا بۆ سلێمانی بە زەڵگەکانی ئاسایش و ئەوانە ئەبێ داوای هەماهەنگی بکەن ئێمەش بە هەمان شێوە بەڵام من وەکو ئاماژەشم پێکرد لە پێشودا ئەمە سەرەتایەکی باشە ئەو متمانەیە دروست بووە و دیارە ئەوان تا ئێستا متمانەی ئەویان نەبووە ئێمە لە ئۆپراسیۆنەکانی دوانزەی 2021دا کە هێزێکی گەورەمان بۆ ئەو ناوچەیە بڵێن بەکارهێنا ئەوان زۆر ببوورە لە هەشتی دوانزەی 2021کە ئەوان بەپەلە مەسەلەن کەوتنە ئینزارەوە و لە ڕێگەی وەزارەتی بەرگریەوە وەزارەتی پێشمەرگە ئاگادار کرایەوە و حکومەتی هەرێم ئاگادار کرایەوە کە ئەو هێزەی کە هاتووە ینی مەهامەکەی بۆ داعش نییە داعش ئەو هێزەی پێویست نییە ینی ئەو ئەگەرتەوە بۆ نەبوونی متمانە بەڵام خۆشببختانە ئێستاوایان پێات و ئەوان وەکو باسم کرد ئێسایمە لە سنووری ئەوانەوە داخلی ئەو ناوچەیە بووین ئەمڕۆ و ئەوان شاتن لە سنووری ئێمەوە ئەمە وەکو یەک تیم ئەمڕۆ ئیشمان کردووە توان بڵێم
چۆن ئێمە باس ئاماژەم بەوە کرد هێزەکانی دژەتیورە و ئاسایش و پێشمەرگە و بەرگری و فریاکەوتن بە یەک تیم و بە یەک ئاراستان ڕۆژوڵانێتەوە باوەڕم پێ بکە مەگەر لە زمانەکانە بێ ئەینە هەست ناکە کامە پێشمەرگە و کامە سەربازی عێراقی وا تێکەڵ بووبین هەر تێکەڵ بوو هەم لە ناخواردن و هەم لە کێوماڵکردن و هەم لە ئیسلاحەتکردن و هەم لە گەڕانەوە و لە جوڵەکردن هەموو بە یەک ئاراستە بوو و ئەوەی لە سنووری ئێمەوە بۆ من بۆ خۆم فەرماندیانم کردووە. تا چەند ینی ئەم جۆرە ئۆپراسیۆنانە وا کات کە ناوچەکانی ژێردەستی سوپای عێراقی ژیانی ئارامتر بن و خەڵکەکەی کەمتر بەرزەرە و زیان و هێرش و پەلامەرە تیرۆریستەکانی داعش بوون کاک مەردان. بەدڵنیاییەوە ئێستا وەزی عێراق وەزێکی خراپە لەبەرەوەی وەزی عێراق ئێستا تەقریبەن گەشۆتە بنبەست مەسایلی دروستکردنی حکوومەت و ئەوانە زۆر دواکەوتووە زیاتر لە تۆ لە مانگی دەی ساڵی ڕابردووە هەڵبژاردن کردووە وم پێم وایە هەموو کاتێک ئەو کە نەبوونی حکوومەت و بوونی کێشە ئەمە باشترین درز و دەلاقە ئاکاتەوە بۆی کە عێراق کێشەی زیاتری تێ بێت وانە ئێستا ئەگەر ئێمە ئەو هەماهنگیانی کە باسمان کردووە من پێم وایە ئێستا تیرۆستانی داعش لەم ماوەدا لە سنووری سوپای عێراق جوڵەیان زۆرە و هەموو ڕۆژێک ئەوان ئەبێ کێوماڵ بکەن هەموو ڕۆژێک بێ فڕۆکە بە ئاسمانەوە بێ ینی ئەو میزانەی کە بۆ ئەوە سەرفەکریان ئەو تااقەتی کە بۆ سەرفەکرێ تااقەتێکی لە ئەندازە بەدەرە ینی لە ڕووی ئابووریشەوە بەڵام ئەوان باشتر وایە ئێستا بێنەوە هەم بۆ ناوچە کوردستانەکانیش ئەم فۆرمە دروستە کە هێزی پێشمەرگەی کوردستان بگەڕێتەوە بە هەماهنگی ئێمە ئیتیفاقمان هەبووە ئیتیفاقی 2014مان هەبووە لەو ناوچانە هێزی هاوبەشمان نەبووە خاڵی هاوبەشمان نەبووە زاڵگەی هاوبەشمان نەبووە ئەگەر بگەڕێنەوە بۆ پرەنسیپە من پێم وایە هەم بۆ سوپای عێراق و هەم بۆ حکوومەتی عێراق و بۆ هەرێمی کوردستانی باشترە. دەست خۆش کاک مەردان دێم و خزمەت چنابێت کاک هیوا مەسەلەی ینی ئەم جۆرە ئۆپراسیۆن و کێوماڵانە ینی لەم کاتانەیە زۆر جار دەوترێت بۆ نمونە بەشێک لەو گروپە تیرۆریستیانی کە بوونیانەیە یاخود چالاکیان ئەنجام داوە دەستگیرەکرێن کاتێک ئەمانە دەستگیرەکرێن لە بەڕێوەبەرەتی ئاسایش و زیندانەکانی ئاسایش دەمێنەوە یاخود نەخێر ئەمانە دەدرێنەوە بە سوپای عێراق و هێزی دژە تیرۆری عێراق و دەخرێنە زیندانەکانی عێراقەوە ئەمە چۆن ئەم هەمانگیە؟ ئێمە لە ئۆپراسیۆنەکانیان لە کاتی دەستگیرکردنی هەر کەسێک بڕێری گردنی هەبێ ڕوبەڕووی دادگاکرێتەوە تر هەرکێ لە سنووری ئێمە لە سنووری بەڕێوەبەرەتی ئاسایشی گەرمیان لەوێ دادگای تایبەتی تایبەتمەندی ئاسایشەیە بۆ کارانە ڕوبەڕووی دادگاکرێنەوە لە زیندانەکانی هەرێمی کوردستان نەمێنێت لە حاڵەتێکە ئەگەر بڕیاری گردنیان نەبێیان دەستی تاوانکاریان نەبێ و ناویان نەبێت لە سنووری حکوومەتی عێراقیە لە ڕێگەی لەژنەی تەنسیقەوە داوای ئەو تۆمەتبارانە کرێ بە هەماشیوە ڕەواناکرێتەوە بۆ عێراق و لێوێش دادگایی ئەکرێت لەسەر ئەو تاوانی کە ئەنجامی داوە. زۆر باشە ئەم ئۆپراسیۆنانە کە ئەنجامە درێوک و جەناب و کاک مەردان چاوشینی ژاماژەتان پێدایانی ئەمە مای خۆشحاڵی خەڵکی ناوچەکەیەوە هەروەها پاراستنی ئاسایش و ئارامی ئەو خەڵکەیەوە دروستکردنی ئەو پشتێنەی ئاسایشەیە کە ئارامی و خەڵکی تێدا پارێزراوە بێ پێشووتر لە ڕووی جموجوڵی بازرگانیەوە ینی هەم بازرگانان هەم ئەوانەی کە ئۆتۆمبیلی بارهەڵگریان پێەیە زۆر مەترسیان هەبوو لەو نێوەندەیە کە لە نێوان ینی ناوەڕاست و هەرێمی کوردستانە ئێستا توانین بڵین لە ڕووی ئاسایشەوە پارێزراوە و خەڵک لە ڕووی بازرگانی و هاتوچۆوە ئاساییە جموجوڵ بەڵێ ئێمە کووتمان لە ماوەی ڕابردوو مەترسی نەک لەسەر بازرگانە لەسەر دانیشتوانی شاری کەفریە بوو چەند حاڵەتێک نەخوازرا و ڕوویدا لەوانە هاوێشتن بۆ ناو کفری لە مانگی ڕەمەزانی ڕابردوو خۆشببختانە لەم مانگی ڕەمەزان و لەم جەژنەیە خەڵک بە دڵنیاییەوە دڵنیا بوو و کاسبکاران و یان ئەو جووتیارانەی کە شتاڵەکانیان نەکەوتە نێوانی کری و سوپای عێراقا نیانەتوانی ئەرزی کشتتوکاڵی خۆیان کەیان بچنە سەر ئەرزەکانی خۆیان ئێستا دڵنیا بوونەتەوە و ئەم ئۆپراسیۆنانە ئەم اتفاقی هاوبەشانە وای کردووە کە خەڵک لە ڕووی بازرگانیوە بڕاتە سەر ئەرز و ئیشوکاری کشتتوکاڵی بە هەمان شێوە ئەو شۆفێرانەی کە پێشووتر ڕێگەیان لێگیرا بەرامبەر بە پارە و بەرامبەر بە یان ئەگەرەک و ناوی هەبواە لای داعشیان کەسێکی این وایە کاری تیرۆریستیان لەسەر ئەنجامەدا بەڵام خۆشببختانە ئەوە نەماوە لە سنوورەیەک دوو حاڵەتێکە بوو لە نێوانی
ناوچەی داودە و دووز ئەوەشە لەم ئۆپراسسیۆنانە و لە ئۆپراسسیۆنەکانی داهاتوو وای لێ دێ ئەو ناوچەیەشە بە تەواوی کێوماڵکردن پاکە بێتەوە و ئێستا لە سنووری کفری هیچ مەترسیەک نییە خەڵک دڵنیایە لەوەی کە داعش ئەو مەترسیەی ڕابردووی نییە و دوور کراوەتەوە لەو ناوچانە لە خورمات و دوایەوەی کە ینی هێزی پێشمەرگی کوردستانی تیانەماوە کەوتەوە دەست سوپای عراقی هێزی ئاسایشی هەرێمی کوردستان بوونی هەیە لەوێ کاگیوە ئێمە وەکو ئاسایشی کوردستان بەڕێبەتی بە ئاسایشی گەرمیان تیمێکی تایبەتیەیە بە ئاماهەنگە بە ئاماشیەوە لەگەڵ هەواڵگرەکانی عێراقا لەو ناوچانن و بۆ مەسائلی ئاڵوگۆڕی زانیاری لەسەر مەترسیەکانی داعش بەڵێ بوونی تیمی تایبەتمانەیە بە سەپەرشتی بەڕێز لیوا نەوشیروان لە ئاسایشی گەرمیان ڕێگریتان بۆ دروست نابێت لە ئیش و کارەکانتانە لەوێ ئەمە وەکی هێز نین لێ وەکو بنکەیەکی معلوماتی بنکەی ئاڵوگۆڕی زانیاری لەگەڵ سوپای هاوکارن لەگەڵ سوپای عێراقەوە بامان شێوەوانی شاوکان و لەم اتفاقاتانەی دوایە ڕێکەوتن هەیە لە نێوان ئێمە و سوپای عێراقا لەگەڵ پێشمەرگایە لە کۆبنەوەکانە هاوبەش دانیشی بەڵێ دەست خۆش کاگ هیوا دێمەوە خزمەت جەنابەت بۆی کە دواوتۆ لێوروم کاگ مەردان مەسلەی ینی بەردەوامبوونی ئەم ئۆپراسسیۆنانە و ئەم جۆرەکی و ماڵانە ینی مای خۆشحاڵی خەڵکە منەمەوە پرسم بە تایبەتی جەنابیشت ئاماژەت بە هەندێک ناوچەدا کە زۆر سەختەوە لە ڕابردووش لە سەردەمانی ڕژێمی بەعاز نەتوانراوانی بە تەواوەتی کۆنتترۆل کرێ پێشتر ناوچەی حەمرینمان هەبوو ینی لەو ناوچانە ینی هەم سوپای عێراق هەمێزی پێشمەرگە ئۆپراسسیۆنی دەکرد بەڵام داعش ینی تا دەهات لەو ناوچانە هەر فراوانتر دەبوو و جێدەستی دیار بوو ئێستا داعش لەو مەنتیقانە بوونی هەیە بە شاراوەیی ئەگەر بوونی هەیە هیچ نیازێکەیە بۆی کە ئۆپراسسیۆنێکی دیکەی فراوانتر وەکو لەوانی لە ڕابردوو ئەنجام درراوە جارێکی دیکە ئەنجام درێ لەوێش بەدڵنیایەوە داعش ئێستا لە تەواوی عێراقدا کارایەوە لەمایان کا زیاتر لە 40-50 کردەی تروریستی ئەنجامەدەن بەڵام وەکو لە مقابلەکانی پێشوودا ئاماژەم پێکردووە داعش شێوازی ئیشکردنی گۆڕیوە کاتی خۆی لە 2014 دەرکەوت وەکو هێزێک کە دەست بەسەر شارەکانە بگرێت و کە ویلایەت دروستکە ئێستا چۆتەوە قۆناغی شەڕی پارتیزانی و شەڕی پارتیزانی پێم وایە هەم کەم مەسرفترە بۆ داعش هەم لە ڕووی ئیداری و لۆجستیکی و هەم لە ڕووی زیانی بەشەریوە ئێستا بە گروپی بچوک بچوک بەڵام ئەوەی کە ئەوێ ئەیکا بۆ ئەمە ئێمە ینی کۆمەڵێ چارەسەر هەیە ئەگەر من نامەوێت بچمەوە ناو کێشە سیاسەکانەوە تاوەکو ینی ئەو کێشە سیاسیانەی عێراقیش تاوەکو حکوومەتێکی تۆکمەی گشتگیری هەمەلایەنە کە هەموو پێکاتەکان لە خۆ بگرێ و باری ئابووری و گوزرانی خەڵک باش بکرێ و سەرچاوی بژێنی تاکی عێراقی و کوردی باشتر بێت من پێم وایە هیچ وەکارێک نامێنێ بۆ دروستبوونی تیرۆر و ئەوان زیاتر ئیسفادە لاواکەن و بە دیاریکراویش تیرۆستانی داعش ئیسفادەیان لە جغرافیای سونی کردووە بەڵام ئەو زەرر و زیانەی کە پێکاتەی سونە لە بوونی داعشا کردوێتی من پێم وایە لە هیچ قۆناغی مێژویان لە وڵاتە نەیکردووە و ئێستا خەڵگێتەوە قەنەعەتە کە داعش بڵایەکە بڵایەکی هاوبەشە بۆ هەموو پێکاتەکان و سوپای عێراق و سەرکردایەتی سیاسی عێراق ئەبێ بگەنە ئەو قەنەعەتە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەونەوە بۆ چارەسەرکردن و کەمکردنەوەی ئەو مەترسیانە هێزی پێشمەرگەی کوردستان بچێتەوە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم لە ئۆپراسسیۆنەکەی کە بەڕێوە چوو لە نێوانی کفری خورمات و خۆشببختانە هیچ زەرێکی ژیانی نەبوو لە ڕیزەکانی ینی هێزی پێشمەرگە هەروەها ئاسایش دژە تیرۆر سوپای عراقی پێم وایە بینێک تەقی بۆ بە هێزەکانی پێشمەرگەدا کاک مەردان بەڵێ لیوای 144 جێگری لیواکە برای بەڕێزم کاک محەممەد چەوری سیارەکەی بۆیکی پیاتەقیەوە خۆشببختانە زەرری گیانی نەبوو لە لای لیوای حەفدەش ئەو بۆیکی شخصی بە پێشمەرگەکە تەقیەوە برینێکی سووکیەیە دیارە ینی هەموو ئۆپراسسیۆنێک بە بێزەر و زیان نابێەوە ئەو ناوچێش کە ناوچەیەک بۆ چەند ساڵ بەدەستی وەستانی داعشەوە بوونە ئەنواعی چەک و تەقەمەنی و ئەوانیان لە پاشکان بەجێهێشتووە لە
ئەمڕۆ ئەو سیسلەی غەڕەکە وەکو باسم کرد بۆ یەکەم جار لێوای حەفدە لە سنووری عێراقەوە سەر شاخ کەوت وەکو پێشمەرگەکان گێڕایەنەوە فەرماندەکانی ئەو قۆڵە ئەڵێن هەموو ئەو ناوچەیە سەر شاخەکان بڵێن هەموو بۆ ئەوانەی زۆر لێبووە تەنانەت ئەوان ویستیانە ئەوبەیەک تەقێنەوە ئەوبۆیەکی شخصی بە پێشمەرگات تەقێتەوە بەڵام خۆشبەختانە برینەکەی سووکە. هیوای سەلامەتیان بۆ خوازین دەست خۆش دێمە خزمەت جەناب دواتە کاگێ هیوا مەسەلەی ینی ئەمە لە ڕووی سەربازیەوە بەڵام لە ڕووی ینی وەکو کاگمەردانی ژاماژەی پێدا داعش هەندێک ینی استراتیژی خۆی گۆڕیوە نەمێ لە ڕووی فکری داعشۆ بزام لەو ناوچانی کە ئێوە باڵادەستنتیایە و هێزەکانی یاساییش لە کفری و هەروەها لە ناوچەکانی دیکە تا چەند توانیوتانە بنبڕی فکری داعش بکەن لە ناو گەنجان و لە ناو ئەوانەی کە بەڕاستی دەیانێت ئینتیما بۆ ئەو گروپە تیرۆریسیە دەرببڕن وەکو دوا پرسیار و توانی دواوتەی خۆشە بڵێ لەوارە. بەڵێ ئێمە وەکو ئاشکرایە داعش بۆ خەڵکە ڕوون بووەوە بۆ ئەوانەی کە هەندێک بیر و بۆچوون و فکرەی داعشیان لا پەسەند بوو لە دوورەوە بۆ ئەوانیش ڕوون بووەتەوە کە داعش مەترسیەکی گەورەیە نەک تەنها لەسەر کۆمەڵی مرۆڤایەتی بەڵکو لەسەر خودی ئیسلامیش مەترسی هەیە بەرەوەی فکرەیەکی تونڕەوی زەقا بەسەر هەموو ئایدۆلۆژیای دینی و دینی ئیسلام و بۆ ئێستا لە ڕووی ئەو کەسانەی کە متەدەینن یا و کەسانەی کە لە ڕووی ئیسلامەوە پابندبوونیانەیە بۆ سەر ئەوانیش مەترسیە یعنی ئەوانیش پێیان ڕەڤز کراوەتەوە کە فکری داعش لەلایەنە گڵاڵە بێ و هەروەها داعش لەم ناوچانە ئێمە وەکو هێزەکانی ئاسایش کە ئەو کەسانەی گیرێن ڕوبەڕووی مناقەشا بنەوە دوای ئەوەی لە دادگای نەکرد ئەوانیش بە ماشیوە هەندێک زۆر لەوانەی کە پاشەکسە بنەوەزانن دڵنیانەوەی کە داعش مەترسیە و هەڵخەڵەتاون بە هەندێک وتە و هەندێک خوێندنەوەی فکری تونڕەوەکان لە ناو داعشە ئەی پەشیمانی دەرەوڕن. بەڵێ داوا و داخوازی چییە بۆ خەڵکی ناوچەکە بەگشتی کە هەماهنگ بن لەگەڵ هێزەکانی یاسایش؟ بەڵێ ئێمە هەر لە ڕابردووش داوامان کردووە و سوپاسی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی و کفری بە تایبەتی ئەو خەڵکانەی کە هەست بە مەترسیەک لە کەسێک یان لە بیرێکی تونڕەوی داعشەکەن دەست بەجێ ئاگدارمان بکەنەوەکو چۆن ناوکار و هەمەهنگ بوونە لەگەڵمانە و ئێمە بە پێبوونی ئەوان ناتوانین گەڕک بە گەڕێکیان هەموو سوچەکانی گوندەکان بکەین بە ئاسایش بەڵکو لە ڕێگەی ئەو خەڵکە دڵسۆزانەی خۆمانەوە کە خاک و نیشتیمانی خۆیانیان خۆشەوێ و وڵاتەکەیان خۆشەوێ و خوتی خۆیانیان خۆشەوێ هاوکارمان بن و سوپاسی بەڵێ بەڵێ کاکیوە دەست خۆش بە کاگێ مەردان چاوشین ئەمەوێ دووە وتەی بە ڕێزی شە بیستین فەرموو. من ئەمەوێ داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەم و ئەو پرۆژەی کە هەیە بە ناوی پرۆژەی وەزارەتی پێشبەگە پرۆژەی چاکسازی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ڕێخستنەوە پەلەی لێ بکرێەوە ئەو هێزانە کەم و پوخت بکرێنەوە و هێزێکی تۆکمە دروستکەن کە بتوانێت بێتە مایی دروستکردنی لەمپەر لە بەردەم هەموو ئەو هەڕەشە و مەترسیانەی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە و هەوڵ بدرێ کێشەی پێشمەرگە کێشەی ترقی ئەفسەر و پلەدارانی هێزی پێشمەرگەی کوردستان بە شێوەیەکی سیستماتیک بەڕێوە بچیەوە غەدر لە پێشمەرگە نەکرێەوە چکم پێشمەرگە بۆ هەموو کاتێک پارێزەری وڵاتەکەمانە. سوپاس بۆ برانی بەڕێزم کاگلیوا مەردان چاوشین فەرماندەی میحوەری دوو هێزی پێشمەرگە کە لە کفریەوە لەگەڵ مابوو. سوپاس بۆ کاگیوا عالی بەڕێوەبەری یاسایشی کفری کە ڕاستەوخۆ هەردوولاتان لە کفریەوە لەگەڵ ماموو. سوپاسانەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.